لەناو بۆشایی دەمی کەسێکی پێگەشتوودا 32 پێکهاتەی سپی هەن کە جگە لەوەی لە جوین و هەرسکردنی خواردندا بەشدارن، ددانەکان بەشێکی گرنگی ڕوخسار و خەندە و پێکەنینی مرۆڤ دەردەخەن. زانستی پزیشکی زۆر بە گرنگیەوە لە تەندروستی ددانەکان دەڕوانێت، چونکە جگە لەوەی کێشە تەندروستیەکانی دان زۆر بە ئازار و بێزارکردن، لە هەمان کاتدا خراپی تەندروستی ددانەکان لەوانەیە ببێتە هۆی کێشەی گەورە بۆ جەستە کە لەو کاتەدا چارەسەرەکان ئاسان نابن و کاتێکی زیاتری دەوێت تا کاریگەریەکان نەمێنن. هەر بۆیەش ئەو نەخۆشیانەی کە پەیوەستن بە ددانەوە و ڕێگاکانی خۆپارێزی و چارەسەرکردنیان دەکەینە بابەتی ئەم بەرنامەی ساڕێش. ددان پێکهاتەیەکی پتەوە، بەرگەی زۆر بارودۆخ دەگرێت، بەڵام بە دووبارەبوونەوەی ئەم بارودۆخە سەختانە دەکەوێتە بەر فشار و سەرنجام چ لە ڕێگای زەبری ڕاستەوە خۆ بێت یان هاوکردن زیانی پێدەگات و گۆڕانکاری لە پێکهاتەیدا دروست دەبێت. بۆ ئەوی بەردەوام ددانەکانمان تەندروست بن و پێکەنین و بزەکانمان سەرنجڕاکێش بن، هیچ ڕێگایەک لە ڕێگاکانی خۆپارێزی گرنگتر نییە و پێویستە بە تەواوی لێیان تێبگەین. هەموو پزیشکانی ئەم جیهانەش پێداگیری لەسەر ئەوە دەکەن کە باشترین ئامۆژگاری تەنها و تەنها ئەوەیە کە پێویستە ددانەکانمان بە بەردەوامی و بە شێوازێکی ڕێک و پێک بشوین. دکتۆر سەنگەر پزیشکی پسپۆڕی ددان، ئەو پێمان دەڵێت کەی ددانەکانمان بشۆین و چۆن بیان شوین. شوشتنی ددانەکان هەر یەکەم ددان لە منداڵەوە کە لە تەمەنی 6 بۆ 7 مانگی دێتە دەرەوە لە ناو دەمی ناڵەکەی، پێویستە دەست پێ بکرێت داکوباب ددانەکەی بۆ بشۆن، هەتاوەکو ددانەکانی لە عمری 2 تا 3 ساڵی تاو دێتە دەرەوە هەر بەردەوام بیشۆن و زۆر ئاگادار بن فلچەی تایبەت بە شۆرینی ددانی منداڵ و معجونی تایبەت بە شوشتنی ددانی منداڵ ئەوانە هەر بژێرن و شەوانەش پێشەوەی منداڵەکە بنووی بە تایبەتی پاش وەرگرتنی شیر ددانەکە بشوورێ ئەمجا منداڵەکە بمێردرێت. پاشانیش لە تەمەنی گەورەی ددان شوشتن و بە شێوەیەکی گشتی نەک ددان شوشتن پاکخایەن ڕاگررتنی ددانەکان زۆر پێویستە تاکو دووربی لە کێشە کە ئەویش بەس خۆش نابینتەوە لە شوشتنی ددانەکان. ڕۆژانە پاش جەمە سەرەکیەکان بەیانیان نیوڕۆیان شەوان زۆر زەرورە، بەڵام پێویستترین کات پێش ئەوەی بنووی، هەر کەسێک پێش ئەوەی بنووی ددانەکانی خۆی پێویستە بشوە بە شێوەیەکی ڕێک و پێک، پاش شوشتنیش بەداو کە لە نیبینی هەردوو ددان پاکاتەوە و پاشانیش ئەگەر شلەی پاکردنەوەی ددانی وەکو پێ دەڵێن غەرغەڕەی ددانی ئەویش بەکاربینی باشترە بۆ پارێزگاریکردن لە تەندروستی پووکەکان کەوانیش زۆر پێویستن. میکانزم و ئەو ڕێگانەی کە ددانی پێدەشورێ زۆرن، بەڵام ئەو شێوە و ئەو ڕێگایی کە ئێستاکە لە هەر هەمویان زانستی ترە و ڕاستترە بەم شێوەیە کە بیدایەت کە معجونی ددانی دادەنێت لەسەر فلچەکەی زۆری دانەنەی کەەوە زیاتر ئەو شەریکاتان و کۆمپانیای کە معجونی دان دروست دەکەن دیعای لە بۆ دەکەن تاکو معجونەکە زوو سەروی بەقەت دنکەنەوەکە لەسەر فلچەکەی زۆر کافیە، بڵاوی دەکەیەوە لەسەر ددانەکانی خوارەوە سەرەوەت پاش بڵاوکردنەوەی فلچەکە بە شێوەیەکی لار بە گۆشەی 45 دادەندرێت لەسەر ددانەکان. تۆزێک کە دانرا فلچەکە پەستانێکی خەفیف دەکرێت تاوەکو سەری ئەو ڕیشاڵی ئەو فلچانە بستەنا ئەو کەلەنە پدوەی کە لە بینی ددانەکان هەیە و خاوێن بکرێتەوە ددانەکە بەو شکلی هەر ڕوویەک بەلای کەمەوە 4 جار پاک بکرێتەوە، 2 تا 3 دان کەڤەر دەکا هەموو فلچەیەک، 5 جار بەلایانی کەمەوە ڕووی دەرێت ددانەکانی خوارێ دەست پێ دەکرێت بیدایەت
پاشان ڕووی ژۆرەوە لای زمان خاوێن دەکرێتەوە نابی ئەو ڕوەش ئێمال بکرێ وەکو ئەوەیە کە یەکێک دەستی دەشوات تەنها دەستێکی بشوەوەکەی تری نەشوە ڕووی سەرەوە دانەکانیش جولەیەکی بازنەیی دەکرێت خاوێن دەکرێتەوە پاشان دەستە سەر دانەکانی سەرەوە دانەکانی سەرەوەش بە هەمان شێوە بەلاری دەیگری بە دەرەجەی 45 و فلچەکەش بە سوڕانێک بەو شێوەیە پاک دەکرێتەوە پاشەوەی دانەکان دەشورێ کاتی شوشنەکەی کە نابێت لە 2 دقە کەمتر بێ هەتاوەکو ئەو هەویرەی ددان کاری خۆی دەکات کە بیدایەت کە دادەندرێت لە ناودەم شێوەکەی تۆزێک ڕقا بەڵام پاش ئەو 2 دقەی زیاتر ئەو پێک هاتانەی ناو هەویرەکەی دەتوانن بە شێوەیەکی ئەکتیف ئیشی خۆیان بکەن بۆ پاراستنی ددان و پودوەکان پاش ئەوەی ددانەکە دەشورێتەوە پێویستە خەیتی ددان بەکار بێ بۆ پاکردنەوەی کەلەنی بینی ددانەکان ئەو کەلەنە زۆر جار هەیە فلچە نایگاتێ جا زۆر پێویستە هەندێک کەس هەیە کێشەی هەیە لە بەکارهێنانی خەیت فلچەی تایبەت هەیە دەتوانانی بەو فلچەی کەلەنەکان خایان کاتەوە بەڵام داوی ددان زۆر باشترە لەو جۆرە فلچانە کە ئەوان هەندێک بەکارهێنانی تایبەتی خۆیان هەیە بەکاربێنن پاش ئەوەی کە کەلەنی دانەکانیش هەموو خایان دەکاتەوە دەتوانی غەرغەرە یان ئەو شلەی کە بۆ پاکردنەوەی و دوورکردنەوەی پدووەکان لە هەوکردن دیاری کراوە بەکاربێنی بۆ ماوەی نیو دقە تاوکو دقی غەرغەڕەی پێ بکاو پاشان دەری بێنتەوە لە ناودەمی دەربارەی جۆرەکانی هەویری ددان دکتۆر سەنگەر دەڵێت هەندێک حاڵەتی هەستیاری هەیە کە پێویستە هەویری تایبەت بەکاربهێنرێت هەندێک جۆری تایبەتی خواردن هەیە بە تایبەتی ئەو میوانەیە کە ڕیشاڵیان زۆر تێدایە وەکو سێ وەکو جێزەر ئەوانە دەوریان هەیە لە پاک ڕاگررتنی ددانەکان چونکە وەکو کردارێکی پاکردنەوەی خۆیی ددانەکان دەکەن و هەروەها هەندێک زۆری تایبەتی بنیشت تایبەتی کە مادەی زالیتۆلیان تێدایە ئەوانەش هاریکار دەبن بۆ پاک ڕاگررتنی ددانەکان هەویری ددان جۆری گەلێک زۆرە هەر هاوڵاتێک کە باز دەکا و دێتە لامان دەڵێ من دەسمەجەیەک 200 هەویری ددانی لێ هەندێک مارکێتە گەورەکان کامیان هەر بژێرم زۆربەی زۆری ئەو هەویرانەی کە لە بازار هەنا زۆربەی زۆری بە تایبەتی لە دەرمانخانەکان هەمووی هەویری ددانی زۆر باشن ئەو بڕە پێویستە مادانەی کە پێویستە بۆ ڕاگررتنی تەندروستی ددانەکان و پودوەکان بە شێوەیەکی ڕێکپێک هەمووی تیاندایە بەڵام دەبینێتەوە ئەو جۆرە هەویرە تایبەتانەی کە بۆ حالاتی خاص بەکاردێن مەثەرەن نەخۆش هەیە ددانی سڕ دەبێ یان هەست بە ئازار دەکە کاتی کە ددان شتێکی سارد دەخوایان گەرم دەخوا ئەمە هەویری تایبەتی دەوێ یان ئەو کەسانەی کە هەوکردنیەکی زۆری پودویان هەیە هەویری تایبەتیان دەوێ ئەو کەسانی کە کلۆریان زیاترە و زۆر بە ئاسانی دانەکان تووشی کلۆر دەبن ئەمە هەویرێکی تایبەتی دەوێ ئەوانەش پێویستە پزیشکی ددان دیاری بکە بەنسبەت فلچەی ددان ئەو فلچانێک کە لە بازاڕێ هەن هەمان شێوە فلچەی خراپنینە بە تایبەتی ئەوانی کە لە دەرمانخانەکانن و ڕێگا پێدانی کوالیتی کۆنتترۆلیان هەیە هەمویان فلچەی باشن فلچە گۆڕینیش هەر کاتێککە نەخۆش تەماشای فلچەکەی کرد ڕیشاڵەکانی لە شوێنی خۆیان نەمابوون پێویست بە گۆڕینی فلچەکە دەکات ئەو کات. کەلتوری ددان شوشتن پێویستە لە سەرەتای تەمەنەوە منداڵانی لێ فێر بکرێت چونکە لەو تەمەنەوە زۆربەی کێشە تەندروستیەکانی ددان دەست پێ دەکات دەربارەی کەمی مادەی فلۆراید لە منداڵان دکتۆرە ڕەشا زانیاریمان دەداتێ مهمترین شت بۆ منداڵ لە تەمەنی 3 ساڵی پێویستە بهێنرێتە لای دکتۆری ددان مادەیەک کە پێ دەگوترێ فلۆراید ئەوە لە ددانەکان بدرێ هەموو 6 مانگ جارێک ئەو فلۆرایدە بەرگری ددانەکە بەهێز دەکات دژی کلۆر بوون بۆ ددانی هەمیشەی کە تازە دێتن فلۆراید فشر سیلەند مادەیەک لەسەر ددانەکە دادەنێن ناهێڵی خواردن
و بەکتەریا لەسەر ددانەکە کەو ببتەوە ئەوەش ناهێلی ددانەکە کلۆر بێت. پێویستە هەر لە سەرەتاوە دایکان و باوکان گرنگی بە تەندروستی منداڵەکانیان بدەن و بەردەوام ساڵانە بەلایانی کەمەوە 2 جار منداڵەکانیان نیشانی پزیشکی ددان بدەن و چارەسەر و ڕێنمایی پێویستی خۆپارێزی وەربگرن. هەندێک حاڵەتی نەخۆشیەکانی ددان لە منداڵاندا پێویستی بە هاوکاری پزیشکی سڕکردن هەیە. دکتۆر بەهزاد کە پسپۆڕی سڕکردنە باز لەو کاتانە دەکات کە نەخۆشی ددان پێویستی بە سڕکردنی تەواوی جەستە هەیە نەک تەنها پووکی ددانەکە. دەربارەی ئەو پرۆسیجەرە و ئەو ئیشەی کە ئەمە ناوی دەبین بە کۆنشەس سیدیشن خۆی لە خۆیدا دەتوانین بیکەین بە دوو بەش. بەشێکیان لە ڕێگای پێدانی دەرمانەکان لە ڕێگەی دەمار، لە ڕێگەی کانولەشی دەتوانین دەرمانەکان بە نەخۆشەکەی بدەین کە دەرمانی بێهۆشکردنە یان دەتوانین برێم نواندنە یان هێواشکەرەوەن. لە هەمان کات بەشی دووەمیش لە ڕێگای ئەو مەشینە ئەوەش دەرمانەکە غازە لە ڕێگای دەمامچێکی گسکەیەوە لەسەر لوتی نەخۆشەکەی دایدەنێن و دەتوانین لە هەمان کات بە تێکەڵیش هەم لە ڕێگای دەمار هەم لە ڕێگای مەشینەکەش پێکەوە نەخۆشی پێ هێواش بکەینەوە یان بینوێنین. پرۆسیجەرێکی نوێیە لەسەر ئاستی هەولێر توان برم سەر ئاستی کوردستانیش. زیاتر لۆ منداڵ بەکاردێ، لۆ نەخۆشی خاوەن پێداویستی تایبەت وەکو ئەو نەخۆشانی با بڵێن ئۆتیزم، نەخۆشی ئیفلیزی دەماغ و نەخۆشی با بڵێن مەنگۆلیزم و لە هەمان کات دەتوانین با بڵێن بەکاریشی بینین لۆ کەسانی کە خۆیان لەسەر داواکاری خۆیان داوای دەکەن، شەرت نییە بەس نەخۆش بی. هەندێک کەسەیە خۆی ترس و فۆبیایەکی هەیە لە ئیشکردنی دکتۆری ددان، خۆی داوا دەکاتن. لە هەمان کات دەتوانین لۆ بڵێن ئینسانی بە تەمەن و گەورەش بەکار بێت، شەرت نییە بە زۆر منداڵ. هەندێک جار لە ئەنجامی پشتگوێ خستن ددانەکان هەو دەکەن، ئازارێکی زۆر و بێزارکەر دروست دەکەن کە لەوانەیە هەوکردن و کلۆربوونەکە بە شێوەیەک بێت کە بە ڕێگای دەرمان چارەسەر نەکرێت، بەڵکو پێویستی بە سەردانکردنی پزیشکی ددان و چارەسەرکردن بە ڕێگای بڕینی دەمار دەبێت. دکتۆر دارا کە لە کاتێکدا سەرقاڵی بڕینی دەماری هەستەوەری ددان یەکێک لە نەخۆشەکانیەتی باز لەو هۆکارانە دەکات کە کۆتاییان بە بڕینی ئەم دەمارە دێت. پڕکردنەوەی ڕەجی ددان لە کاتێک پێویست دەبیتن لەو کاتێک کەشانەکانی ناوەڕۆکی ددانەکان تووشی تێکچوون دەبن، ئایا بەهۆی کلۆربوونی ددان کاتێک کە ڕێژەی کلۆربوون دەگاتە طبقەی ناوەندی کە پێ دەرێن کڕۆکی ددان، بەکتریا لەو حاڵەتە بەکتریا دەستە ناو کڕۆکی ددان و شانەکانی ناو ددان تووشی هاوکردن دەکاتن، یانیش بەهۆی هۆکاری بەکارهێنانی مادەی کیمیاوی دەبیتن، هەندێک جاریش بەهۆی بەکارهێنانی گەرمی زۆر لە کاتی ئیشکردندا لەو کاتێک کە دکتۆری ددان ئیش لە بۆ نەخۆش دەکاتن، یان بەهۆی توشبوون بە بەرکەوتنی ددان بە ئامێرێک یان بە هەر هۆکارێک بی یان لە کاتی بەربوونەوەی منداڵ ناوچی ددان تووشی تێکچوون دەبیتن. پڕکردنەوەی ڕێجی ددان بریتیە لە لابردنی ناو شانەکانی ناوەچی ددان و خاوێنکردنەوەی ڕەجی ددانەکە و پڕکردنەوەی بە مادەیەک کە بتوانی ئەو
کەناڵی ناو دانەکە تەواو بپۆشیتن و نەهێلی هیچ جارێکتر بەکتریا لە ناو دەمەوە بستە ناو دان و بستە ناو شانەکانی دەوراپشتی دان. ئێستا ئەو نەخۆشەیە پێش 3 هەفتەیە هات بۆ لامان هەوکردنێکی زۆری هەبوو لە لێوی دوای وەرگرتنی تیشکیدان لەبۆی دەرکەوتکەوە هەوکردنێک هەیە لە شانەکانی دەوراپشتیدان ئەمە بۆ ماوەی 72 سعات ناو دانەکەمان بەکراوەی بەجێش هەتا ئەو ئیلتیهابەی لە دەوراپشت دانەکەی کۆب بووە هاتە دەرێ اینجا 3 جار ناو دانەکەمان خاوێن کردەوە دەرمانی تایبەتماندانا ئەتا ئێستا ئەوڕۆ تاکیدمان تەواو تاکید دەکەین کە ئایا تەواو ئەو هەوکردنە لە ناو ڕەجی دانەکە نەماوە اینجا خەتوەی دووەم دەکەین ئەویش پڕکردنەوەی ڕەجی دانەکە بە مادە تایبەتەکە. پاشەوەی مەرحەلەی دەماربووینەکەمان یان پڕکردنەوەی کەناڵەکەمان تەواو کرد دەتوانین یان بە پڕکردنەوەی هەمیشەی یەکسەر پڕیکەینەوە یان دەتوانین بە پڕکردنەوەی موقەت بۆ ماوەی هەفتەیەک ئەوە بەجێبێرین پاش هەفتەیەک دێ پڕکردنەوەی کۆتایی لە بۆ ددانەکە بکەین. بۆ ئەوی پێویستمان بەم جۆرە کردارە نەبێت و دووربین لەو کێشانەی کە لە ئەنجامی بڕینی دەمارەوە دروست دەبن پێویستە ڕێنمایەکانی دکتۆردارا بە هەندوەر بگرین. وەکو ئامۆژگاری لە بۆ خوشکبرا بە ڕێزەکان تاوەکو ددان نەگاتە ئەو ڕێگەیە کە مەجبور بین دەماربڕینی لە بۆ بکەین پێویستە لەسەر هەموو تاکێک لە ئێمە 6 مانگ جارێک دانەکانی فاس بکاتن لای پزیشکیدان هەر کلۆریەک هەبوو زوو چارەسەری بکاتن لەبەرەوەی چارەسەرکردنی کلۆریدان هەرچەند بە حەزمەکی کەمتر بیتن سەرکەوتنی نسبەی نەجاهی زیاتر دەبیتن. هەر کاتێک کە ددان ئازارێکی کەمی هەبوو یان هەستی پێکرد کە خواردن لە نێوان دانەکانی خڕ دەبیتەوە ئەوە حیساب بکاتن کە دانەکانی کلۆرە نەوەک بگاتە ئەو حەدەی تەنها ئەگەر ئازارێکی زۆرم هەبوو اینجا سەردانی دان بکەم. زۆر پرسیارمان لێ دەکرێت ئایا دان بچێشین یان دان دەماربڕینی لێ بکەین. خۆی کێشان تو تەواو دانەکەت لەدەستدا یان هیچ هەلی دید نەما بەڵام کە دان دەماربڕین لۆ بکەیت بەلای کەمی دەتوانی 5 ساڵ هەتا 10 ساڵ عمری ئەو دانە زیاد بکەیت. ددانی تەبیعیش بمینێتەوە لە ناو دەممان باشترە لە هەر جۆرە دانەشتر. دەماربڕین دوای ئەوەی دەماربڕین دەکەی زۆر نەخۆش پرسیار دەکا ئایا پێویست دەکاتن کە چیفکی بۆ بکرێت یان نا. ئەگەر ددانەکە کەمیەکی زۆری مابیتن دانەکە خۆی بەخۆت بین لەو حاڵەتەم بە نەخۆش دەڵێن پێویست ناکە چیفکی لۆ بکرێتن. چیفکیش لەبەر دەکرێتن لەبەرەوەی کە ئەو دانەی دەماربڕینی لۆکرایە لەوانەیە زعیف بوو. زعیف بوو بیتن ئەگەر بەقوت نەکرێتن احتیمالی شکانی دەبیتن. بەڵام ئەگەر دانەکە خۆی زۆر کلۆری زۆر بی ڕێژەیەکی زۆر لە دانەکە نەمابوو دوای تەواوکردنی دەماربڕینەکەمە بە نەخۆش دەڵێن وا باشترە ئەو دانە چیفی لە بۆ بکرێتن هەتاکو لە بۆ ماوەیەکی زیاتر بیپارێزیتن. لەو کاتێک کە مرۆڤ ددانێکی لەدەست دەدات ئەو کاتە زیاتر قەدری دەزانێت. بۆیە کاتێ لە ئەنجامی کلۆربوون یان ڕووداوێکەوە ددانێک یان چەند ددانێک لەدەست دەدەین پێویستیمان بە جێگرەوەیان هەیە. یەکێک لەو ڕێگایانەش چاندنەوەی ددانە. پزیشکانی ددان ئەم ڕێگایە بە سەرکەوتووترین داهێنان ناو دەبن. دکتۆر بڵند دەربارەی ئەم جۆرە چارەسەرە قسەمان بۆ دەکات. دکتۆر بڵند چاندنەوەی ددان لە چ بوارێکی چارەسەرکردنی ددان بەکاریەوە
بۆ چ جۆرە نەخۆشیەک بەکاردەهێنرێ؟ چاندیدان دەتوانین بڵێن بە و چەند ساڵی ئاخری هاتە هەرێمی کوردستان تاوان چاندیدانێکەکە لە نزیکترین شتە کە بە بڵێن تا چارەسەری دان دەکرێت کە لە حالەتێک کە دانەکە لە هەر چارێک شکا یان نەما یان کێشرا تەمان چارە زەرعیدان دەکرێت بە ڕێگای بنزی مەوزعی تەمان لەو حاتان دەکرێت کە نەخۆشەکە دانەکەی نەماوە فۆ دەکەین تاویزی دانەکەی دەکەن لێنانی دانەوەکەی لێدەنینەوە تەمان چاندیدان شتێکی زۆر باشە کە جۆمان لێبووە کە شتێکی خراپە نەخێر شتێکی زۆر باشە و دەتوانین بڵێن لە ناحەی تو بەسنامە پێدەن ئیڤۆلوشن تەفڕەشی دروست کرد لە ناحەی مەجای تۆبی ئەسنان زۆر باش ینی کاتێک کە ئەو کەسەی کە دەدانی لە دەستدا بێت بە هەر هۆکارێک بێت خۆی دەریێنابێ یان خەلەلێکی تێکەوت بێ دەرهات بێت ئەو مادەی کە دادنەدرێتەوە کە ددانەکەی لێ دروست دەکرێت تا چەند ئەو مادەیەکە کە بڵین لەگەڵ جەستەی ئێمەیە هاوڕێە وا دەکات ینی لەشی ئێمە کارلێکی بەرامبەر نەکات بزڵ شتێکی زۆر پرسیارێک تەمان ئەو مادێک لێ دروست دەکەین مادەیان تیتانیۆمە تیتانیوم حساسیەتی هەیە وەک هەر مادەیەک بە نسبەکەی تا ئێستا زۆر کەمە تقریبا بڵێن 1 لە ملیۆنە تقریبا و تا ئێستا ڕووی نەداوە زۆر کەم ڕووی داوە ئەو مادە تیتانیۆمە تەعاان ناو هێزێکدا دەندرێکی کێشەشی بۆ نەخۆشەکەی دروست ناکات زۆر کەس جۆمالێ بە تووشی نەخۆشکە پێشتر پشکنین دەکرێت بزانین ئەو کەسە لەگەڵین دەکرێت و هەموو ئەوە دەکرێت بەس تا ئێستا پشکنێکی 100% نییە کە بڵێ ئایا ئەو نەفرە لی دەگونجێن ناگونجێ بەس نسبەی حساسیەکە زۆر کەمە ئەویش هەیە پەیوەندی بە مەناعی دسمەوەی هەندێک جار ڕەفزی دەکات ئەوش هەندێک جار لە گەنجان دەبینە لە پیران زیاتر لە گەنجەکان دەبی هۆکارەکەشی بەڕاستی تا ئێستا 100% هیچ تێستێکی معەنیە بڵێن 100% نیەکە بەس نسبەی نەزاحبوونی زەرع لە بەشەر تقریبا ئێستا لە 100 لين لسطان نوتا طبعا لا نسبة كبا بيوندي نخوشي وبيوندي بزجارة شيشان ونخوش كان الشكر أنا ديت أخواري وما بس بعام نسبة تانيدا نزاحتي زور باشو يقدان أكريان تندان الجكر كويس إيدان ليقدان تاسيدو دان ذكره يعني عدد شيء كسيك تواني هموي بكار كسيك زور كسيك تواني همو دانا كاين ذكر توشي حادثك بو يعني لهر شيء كدانا كاين دز داوا تواني همو دانا كاين يقول ساند ميكين ساندان براسي اشتشي زور ببين طفرة لما زالت أصلاً كوقت خوي كابرا كبير دبطاني جنزي كاين بابو الرجال بلين بطاني فري جنزيش كدانش لدز ده أو معناه كدانا كي تشيش له بالعكس لو يلدنو لو بشتش بشيويش يزوانش باشا دكتور بلند بو أو چند نوعی ددانە سەرکەوتوو بێ گرنگترین ئەو ڕێنمایانە چین کە پێویستە ئەو نەخۆشەی یان ئەو کەسەی کە ددانەکەی بۆ دەچێنرێتەوە جێبەجێ بکە بۆی بتوانێت چاندنەوەیەکی سەرکەوتوو بێ و ماوەیەکی زیاتر بمێنێتەوە. خۆی چاندیدان دەتان لەم سەتا چلی لەسەر نەخۆشەکە دەمینێت کە ئەو نەخۆشە چاندنی بۆ دەکرێت دەبی هەر 6 مانگجارێک سەردانی تۆرەکەی خۆی بکە بۆ ئەوەی چکە چاندنیدان جاربەجار هەیە توش کێشە دەبیتن ئەو کێشەی بە زوودترین کات چارەسەر بکرێتن هەرو نەخۆشە دەبی لەو ماوەی 5 ساڵ یەکەم هەر 6 مانگجارێک سەردانی تۆری خۆی بکە بەس بۆی چێکی بکاتن شەرتنیە کێشەی هەبی ئەگەر کێشەشە بی تۆرەکە چارەسەری بکە ئەگەر بەو ڕێمایانە بڕوە چاندنیدان هەیە تا دەکاتە 25 ساڵیش دەمێتن وەک دانی طبیعی خۆی دەبیتن بەلوێت وەک سیستمی هەموو دنیا سەردانی تۆر زۆر زۆریە و خاوێنکردنەوەیەکەی ئەکی 100% خاوێنکردنەوەی دان وەک دانەشی طبیعی خۆی دەمەفروزە نەخۆشەکە خاوێن کاتەوە. ئەگەرچی مرۆڤ پێویستە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ تەندروستی خۆی و خێزان و کۆمەلگاکەی بکات و زۆرترین زانیاری دەربارەی تەندروستی بزانێت بە هەمان شێوە دەبێت لە کاتی نەخۆشکەوتن بە وریاییەکی زیاترەوە چارەسەرەکان هەڵبژێرێت و کەسانی پسپۆڕ بکاتە ئامانج چونکە لەوانەیە لە دەستدانی ددانێک زیانێکی زۆر گەورەتر لە تەندروستیمان بدات. هەر شاد.